بله دور دفیم جان سردان هاکان فیدانی بو ایران مهوانک ماهی دکتر صلاح بایزیدی بسپور پیوندی ناو دولتی ج واشنطن گلمه دکتر دسپیک تو گله که بخیر هاتیم سردان هاکان فیدانی سردانک تنه پروتوکولیه یانجی هندک اجندا دیترن گریدای تنه سوریه و سنورن هبشت وانا کد داخل سوریه داد گهنه ای خاندناتا بو و سردان چیه؟ راستی دا هەردوو وڵات لە سەردەمێکی مێژوویدا تێپەڕ دەبن دوو وڵاتی گرنگی هەرێمین لە ماوەی ڕابردوودا هەوڵیان داوە کە پەیوەندە هەرێمەکانیان نۆژەم بکەنەوە گەرجەکانیان کەم بکەنەوە ماوەیەک کژدتمان کە وڵاتی ئێران بە یارمەتی چین پەیوەندەکانی لەگەڵ سعودیە دوای 7 ساڵ نۆ کردەوە هەوڵی داوە گەرجەکانی لەگەڵ بە هەمان شێوە تورکیەش دەهەوێ ئەم پەیوەندانە باش بکاتەوە گەرجەکان کەم بکاتەوە دوای چەند ساڵ لە ئەو گرجانی کە نێوان تورکیا و وڵاتی سعودیا بوو لەسەر کوشتنی ڕۆژنامەوان قاشقچی و ناکۆچی نێوان ئەردۆغان و شازادە جێنشین ئەو پەیوەندانیان ئاسایی کردەوە ئەو دیارە بەشێکی ئەو شتە ئێستا بە هەمان شێوە ئێران و تورکیەش هاوکات ململانی هەرێمیان هەیە وەکو باس کرا لە قسەکاندا لەسەر سووریایە کە تورکیە حەولی داوە دوای چەند ساڵ پەیوەندەکانی لەگەڵ سووریا و بەشار ئەسەد ئاسایی بکاتەوە بەڵام وا باس کراوە کە ئێران بربەستێک بۆی کە ئەو پەیوەندانە ئاسایی بکرێنەوە و هاوکات وەکو باسمان کرد تورکیەش کە دەیەوێت پەیوەندەکانی بەهۆی بارودۆخی ئابووری پەیوەندەکانی وڵاتانی کەنداو و تا بە سعودیا و عیمارات و ئەوانە بەرفراوان بکەوە تا بە عێراق و بازارێکی گەورە بربەستێکیە کەویش پشتێنی شیعەیە کە پێشتی بە تورکیا گرتووە کە بەرەو خوارەوە بچێ بۆیە دیارە کۆمەڵک پرسی دیکەشێ لەوانە پرسی کووردە لەو لە هەموو بەشانەی کوردستان کێشەی نێوان ئازەربایجان و ئەرمەنیایە کە بیرمان بێ ئەو کریدۆری زەنگە زۆر کە زۆر گرنگی هەبوو بۆ ئێران یعنی هەموو بابەت کۆمەڵک بابەتی زۆر دیکەیە کە تەنها دیدارێکی پرۆتۆکۆلی نییە توانین فرۆڕەهەندە کە دوایین لە گۆشەی جیاوازەوە سەیری بکەین بەڵێ دکتۆر ئەم دوو وڵاتە لە سیستمی سیاسی و مەزەبی لێک جیاوازن ئێران ئیسلامی شیعیە و تورکیا عیلمانی سوننەیە و لە فەرمانڕەوایکردنی شاه تەقریبەن هەر لێک جیاوازن چی دەتوانێت ئەم دوانە پێکەوە ببەستێتەوە دەتوانین بڵین بواری سەربازی هەیە و بواری ئابووریش هەیە بۆ پێیکە ئێران دووەم گەورەترین هەناردەکاری وزەیە لە دوای رووسیا بۆ تورکیا ئەمانە پەیوەندیەکانیان تند و تۆڵەکە سەرڕای جیاوازیەکان ڕاستە وەکو جەنابتان باستان کرد ئەو تورکیا توان شتێکی زیاد بکەین وڵاتێکی ئیسلامی سکولاری پراگماتیستە حەولی داوا کە لە کاتێک پشتیوانی دەکات لە کێشەی فەلەستین بەڵام هاوکات پەیوەندی هەیە لەگەڵ ئیسرائیل پەیوەندی نزیکی هەیە لەسەر بنەمای بەرژەوەندینەتەوەی ئابووری خۆی لە کۆمەڵێک بوارێ دیکەدا تورکیا ئەو سیاسەتی پراگماتیست و مەسلحەت تەڵەبی خۆی بۆ بەڵام ئێران لە زۆر دەرفەتە بە گۆشەنگایکی ئۆیدۆلۆژیک چاوی لە ناوچەکە و سیاسەتی خۆی کردو ئەگەر چێکێک گوشاری بۆ هاتەوە گۆڕانکاری تا کردو و لە کەنار هەموو ئەوانەدا تورکیا وڵاتێک بۆ کە بۆ ئێران گرنگیە بۆ کە ساڵانێک ئێران گەماروی ئابوور لەسەر بۆ باستەوە دەکرا کە دەرفەتێک بۆ سپیکردنەوەی پارە بۆ دەولەدانی ئەو گەماروانەی لەسەر ئێرانە ینی و تورکیش بە حابەرژەوەندی تایبەتی ئابووری خۆی هەبوو بۆی کە ساڵانێک کە ڕێگای ئەو ئەرمەنستان نەبوو ئێران وڵاتێک بۆ کە توانیوێت لە تورکمەنستان و لە وڵاتانێتی گازی سروشتی بچێ بۆ تورکیا دیارە ئەوە کۆمەڵێک بەرحاڵ پرسی ئابووری سیاسین کە لەسەر مەسلحەتی ئەو وڵاتان بەڵام بە پێی هەر کام لەم وڵاتانە لە بەرحاڵ گۆشەی نگای جیاواز و سەیری دەکەن و ناوبەناویش گرژی تێکەوتۆ زۆر جار دیومانە ئێران بە بیانووی کەمبوونی گازی سروشتی وڵاتی خۆی لە زستاندا کە زۆر ساردە تورکیا بەحاڵ بۆرەکانی نەوتی بەستۆ لەسەر تورکیا بەحاڵ وەکو گوشارێک کاتی گوشار بەکاری هێناوە بۆیە دەبێت لەو ڕوانگانەوە سەیری بکرێت باشە دکتۆر هەردوو وڵاتە ئیران و تورکیا داخوازە ئەوە جڤینەکە جواتە ئاسایشە ناو دەوڵەتی لە ئەنقەرە بێتە
کۆ بێتە دارخستن ئەو هەردوو وڵات ئەف جڤینان جمەنە ئاسایشە ناودەولەتی چێ کۆ یا هەردوو وڵاتان ناڤینە هەردوو وڵاتاندا چ کارتێکنێ چ گۆڕانکارێ ناوچەیە دیکەچن چ مەترسیە سەر یەن پرسن ناوچەیە بکەتن دیارە هەر کەم لەم وڵاتانە لە بەرژەوەندی جیاوازی خۆیان سیر دەکەن مەسەڵەن بۆ نمونە چاکەین تورکیا لە کاتێکدا کە شەڕی ئوکراینیا کە شەڕێکی زۆر گرینگە بۆ ئوروپا بۆ وڵاتانی ئەمریکاوی کەم جار بوو کە دوای ترامپ وڵاتانی ئەمریکا و ئوروپای لێک نزیک کردەوە ڕووی بەرژەوەندی ئابووری سیاسی بەڵام تورکیا ئەو دەورێکە وڵاتێکی گرنگی ناتۆ دەورێکی سەیری دیت یعنی هاوکات نەچۆ ژێرباری زۆربەی گوشارە ئابوووریەکان کە وڵاتانی هێنابوونە سەر رووسیا بەڵکو پەیوەندی لەگەڵ هەڵدوو لا هێشتەوە هەم لەگەڵ ئۆکراین هەم رووسیا پەیوەندی خۆی کردە لایەنێکی ئاشتی خواز لە ڕێگای نەتەوە گرتوەکان کە بۆ نمونە گەرمی ئوکراین هەناردە بکرێ بۆ بازارەکانی جەهانی وڵاتانی ئەفریقایی کە بەحاڵ هەژاری برسێتی پەرەناستێنێ ئەو ڕوانگە بوو بەڵام کە دەگەڕێتەوە بۆ ئێران ئێمە بین ئێران بەحاڵ لە دوای ڕاپەڕینەکانی پاری لە ئێران لە هەموو کات زۆرتر کەوتۆتە گوشارەکانی سیاسی ئێران زۆرتر تەری کەوتۆتەوە زۆر ئێستا ڕۆژانە بە دەبینی هەتا چەند هەفتەیەک لەو پێش وڵاتانی کانادا و ئوسترالیا دووبار لیستێکی تازەی بەستەکانی تحریمیان بەسەر ئێران داسەپاند و لە ناوچەکەشدا ئەگەرچی ئێران حەولیداوەکو باسمان کرد لەگەڵ سعودی هەندێک وڵاتێکە پەیوەندەکانی تازە بکاتەوە بەڵام بەرحاڵ ئێران لەو پێگێدا نەبووە تەنانەت لە هەواڵەکاندا بوو کە ئێران کە بۆ وڵاتێکی رووسیا کە بەرحاڵ درۆنی ناردۆ هاوکاری سەربازی کردووە بەڵام ئەو فرۆکانەی کە داوای کرد بۆ ئێران فرۆکەی C5 تا وجێدەم رووسیا ڕەدیکەوێتەوە بۆیە ئەو دوو وڵاتە لە دوو پێگەی جیاوازەوە بەرە حەولی بەپاکردنی دانیشتنێکی ئاوەدەدا بەڵێ دکتۆر پێشبینیەکەن یاخود پێتان وایە هیچ ڕێکەوتنێک کرابێت یاخود لە داهاتوە بکرێت سەبارەت بە ڕادەستکردنەوەی هەڵهاتوانی سیاسی ئۆپی کەژمارەیەکی زۆر لە کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان لە تورکیا نیشتەجێن بەڵێ بێگومان ئەو شتێکی تازە نییە لە ساڵانی پێشتریش خەڵک بە ژمارەی کەمتر قولی زەنابتەی هەڵاتوانی سیاسی ئەو پەنابەرانی سیاسی تەحویل ئێران دراونەتەوە بەڵام ئەوەی کە گرنگێکی تازە دروست دەکات ئەوەیە کە ئێستا لە دوای ڕاپەڕینەکەی پار لە ئێران و لە کوردستانی ڕۆژهەڵات ژمارەی زۆرتری خەڵکی ناسراو کە حاڵە ڕێگەی لە تورکیاوە بەردەوامن بۆ گەیاندنی دەنجە و ناڕەزایانە لە تورکیا نیشتەجێ بوون و ڕێکخراوە مافی مرۆڤیەکان و ڕێکخراوەکانی مافن و جەهانی هەمووان باس لە ئەو مەترسێ دەکەن کە یەکێک لەو ڕێکەوتنانەی ئێران و تورکیا وەکو باسمان کە هەرکان بە نیەت و بە فکری جیاواز بەو ڕێکەوتنەکە گەیشتون مەترسی ئەوە هەیە کە بەرحاڵ جانی ئەو پەنابەرانە بکەوێتە مەترسی و خەتەرەوە باشە دکتۆر تە باسی گەلێک پرساکردە گوتیت ناوچەیەت ناودەوڵەتی ژیهەنەت گرێدای بچینێ و پرسن ناوا عێراقیدا سووریەدا یە گرێدای کورداوە چێ پرسن هەب بەشت ناوەیدا هەردووکاندا هەبتن بێگومان پرسی کورد پرسێکی گرینگە لێرە لە هەوو ئێمە بەردەوام ئەگەر بە مێژووی 56 ساڵی ڕابردوودا بڕۆین هەر کات کە پرسی گورد گرنگی لەو پارچاندراوە لەو ئەو چوار وڵاتە ئێران و عێراق و تورکیا و سوورە دەورێکی سەرەکیان هەبووە لە پەیوەندەکانیان بەحاڵ بۆ سەرکوتکردنی یەکێک بە حەبزتنەوەی کورد لە هەکام پارچانە بەڵام لە ساڵانی ڕابردوو دوای ڕووخانی سەدام تا ئەندازەیەک ئەو دانیشتانە کەم ڕەنگ ببوونەوە یا بە مێدیایی نەکراون بەڵام من پێم وایە ئەو دانیشتنە وەکو باسم کرد پێوەندیش تا ئەندازەیەک بە سووریەوەیە بە پرسیکو لە سووریەوەیە چۆن ئەوکو ئەمیر لایش باسی کرد کە ئەگەر بیهەوێت تورکیا چاوی لەوە بێت کە پەیوەندەکانی لەگەڵ سووریا ئاسایی بکات دەبێت چاوی لە خاچی سووریا نەبێت کە دیارە بەشێکی ڕۆژاوای کوردستانە بەرحاڵ هەوکات ئێران شاری خسۆتە سەر حکوومەتی عێراق بۆ حزابی کوردی کوردستانی ڕۆژهەڵات لەو بەرەی تورکیا بەحاڵ درێژردا بە ناکۆچەکانی لەگەڵ پەکاکا و ناو بەناو ئێرانیش تۆمەتبار دەکات کە یارمەتی پەکا دەکات
يعني بێگومان پێم وایە لە کەنار هەموو پرسە هەرێمیانە پرسی ئازەربایجان و ئەرمەنستان پرسی بەرحاڵ پرسی کورد لەو ناوە پرسێکی دەتوانێت سەرەکی بێچێک لە تەوەرە سەرەکیەکان بێکە دەیان هەوێ بەرحاڵ بگەنە ڕێککەوتنێکە لە بەرژەوەندی ئەو خۆیاندا. بەڵێ دکتۆر سەبارەت بە دۆخی سووریا و ئاسایبوونەی پەیوەندیەکانی تورکیا و سووریا ئەسەد داوای کشانەوەی هێزەکانی تورکیا کات لە خاکی خۆیدا وەکو مەرجێک بۆ یەکتربینین و دانیشتنیان پێکەوە پێتان وایە ئەردوانە مەرجە پەسەندکە و وەری بگرێ؟ دیار ئەردوغان تورکیا بەردەوام باسی وایان کردو هیچ کات چاویان لە خاچی سووریا نییە، بەڵام دەڵێن مەترسی لەو بەشانە هەیە کە ئێستا بەشێکی کە کوردەکان لەوێ دەستەڵاتیانە بە هاوکاری حێزەکانی عەرەبی ئەمریکا، بەڵام ئەوە بەستراوەتەوە بەوەی کە ئایا کە ئەو هێزە کوردیانە لەوێ باڵەدەستە بن دەتوانن دەستەڵاتیان هەبێت لەو ناوچانە ماوەتەوە، یا ئەوەی کە ئایا ئەو هێزەی ئەمریکا کە هێزێکە بەراورد دەکرێت نزیک 900,000 کەس بێ لەوێ بێ لەو ناوچانە دەمێنێتەوە. ینی بەڕاستی پرسەکە لە کەنار ئەوە کەدا کە لە نێوان ئێران و تورکیەدایەکە لەسەر سووریا توان ڕێکەوتن بکەن، چون ئەوەشمان لەبیر بێکە حولێک درا چەند مانگ لەوە پێشکە پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی لەگەڵ ئەسەد ئاسایی بکرێتەوە، بەڵام ئەو پەیوەند تا ئێستا سەرکەوتوو نەبووە. دیار ئەو بگەڕێنەوە باسەکەمان ئەو مەسەلەش پەیوەندی بەوەیە کە هێز ئایا ئەمریکا چ دەکات، چون ئەمە لە ماوەیەک پێش هەواڵەکان دابوو کە ئەمریکا دەهەوێ بەحاڵ هێزەکانی خۆی لە سنوورەکانی سووریا و عێراق و تا ئوردن زۆر بکات، چاودێری ئەو ناوچانە بکات. بۆیە دۆخەکە لە کەنار ئەوەی کە ڕێکەوتنێک دەبێت بین دوو هێزی هەرێمی دەبێت لە ڕوانگەی نێودەوڵەتیشەوە سیر بکرێن کە لە استراتژی ئەمریکا چی دەبێت لەو بارەوە. باشە کورتی دکتۆر بەر و ڤاژیژی ئەسەد ڕژێما ئەسەد دێڕازی بتن دەستە شوی مەرجی بەردەتن کۆ نەڤە کێشانە تورکیای ژە ئاخاوێ کۆ ئاساییکردنا پەیوەندی من پێم وایە دوجار ئەگەر بەشار ئەسەد لە نۆژنکردنەوە پەیوەندیەکانی وڵاتانی عەرەبی سەرکەوتوو نەبێت، نەتوانێت یارمەتی ئەو وڵاتانە وەرگرێت بە شێوەیەکی وە ئەگەری وە هەیە کە بەحاڵ ئەگەر بە شێوەیەکی کاتیش بێت دەست لە بەشێک لە ناوچانە هەگرێت کە تورکیا پێش ئەوانە لە سەرەتای دوای کۆتایەتنی خەلافەتی عوسمانی هەر داعایەوەی هەبووە کە ئەو ناوچانە بەشێک بوون لە قاچی تورکیا و پەیمانی لۆزان و دیارە پەیمان ئاماژە بە ئەو ئیدعاانە تورکیا دەکەن. بەڵێ دکتۆر سەلاح بایەزیدی پسپۆڕی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لە واشنتنەوە لەگەڵماندا بووی. سپاس بۆ بەشداریتان دکتۆر.